بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم ئاشکرای کرد تاوەکو ئێستا هیچ بڕیارێک بۆ گۆڕین و یەخستنی تابلۆی ئۆتۆمبیل لە نێوان هەرێم و عێراقدا نییە. هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕایگەیاند پارتی چەند گەریلایەکی شەهید کردوون و چارەنووسی ژمارەیە گەریلاش نادیارە. ساڵتان لەبێتۆم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. جارێکی تر دانیشتنی دادگایکردنی بەشێک لە چالاکوانانی بادینان دواخرایەوە و پارێزەرەکەشیان دەڵێت هیچ بەڵگەیەکی یاسایی نییە بۆ تاوانبارکردنیان. ئەمڕۆ دانیشتنی دادگایکردنی هەرێک لە بەدەل بەرواری ئومێد بەرۆشکی دواخرا و پارێزەرەکەشیان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داماژی بۆ ئەوە کرد هەموو ئەوتۆمەتانەی ئاراستەی چالاکوانان و ڕۆژنامەوانانی بادینان کراوە سەرجەمیان یەکێکە و بە یەک مادەش دادگایی دەکرێن، بەڵام هیچ بەڵگەیەکی بینراو نییە بۆ سلماندنی ئەوتۆمەتانەی ڕوبەڕوویان کراوەتەوە. لەلایەکی دیکەوە عەلی حەمە ساڵح ئەنجامی پەرلەمانی کوردستان کە ئامادەی دانیشتنی دادگایەکە بوو ئاماژەی بۆ ئەوە کرد بەبێ هیچ بەڵگەیەک دانیشتنەکە دواخراوە. ئەو پەرلەمانتارە و تووشێتی ئەنجومەنی یاساییش ئەو دەستگیر کراوانەی تۆمەتبار کردووە بە گروپی چەکداری و تیرۆری بەرپرسان لە کاتێکدا هیچ چەکێک دەستی بەسەردا نەگیراوە. بەدەل بەرواری ئومێد بەرۆشکی دوان لەو ڕۆژنامەنووس و چالاکوانانەی ناوچەی بادینانن کە نزیکەی 8 مانگە بە تۆمەتی جۆراوجۆر دەستگیر کراون و لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە سزای 6 ساڵ زیندانیکردن بۆ 5 لەو دەستگیر کراوانە دەرچووە. بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم ئاشکرای کرد تاوەکو ئێستا هیچ بڕیارێک بۆ گۆڕین و یەخستنی تابلۆی ئۆتۆمبیل لە نێوان هەرێم و عێراقدا نییە. لیوە عەبدولقادر عەزیز بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم لە لێدوانێکی تایبەتدا بۆ شارپرێس ڕایگەیاند نزیکەی 5 مانگ پێش ئێستا کۆبوونەوەیان لەگەڵ هاتوچۆی گشتی عێراق ئەنجام داوە بۆ گۆڕین و یەخستنی تابلۆی ئۆتۆمبیل لەسەر تاسەری عێراقدا، بەڵام تاوەکو ئێستا هیچ بەرەو پێشچوونێک لەسەر ئەو بابەتە نییە. بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم ئاماژەی بۆ ئەوەش کرد تاوەکو ئێستا عێراق هیچ وەڵامێکی نەداوەتەوە کە خۆ لەسەر چ میکانیزمێک ڕێک بکەون بە چ شێوەیەک کار بکەن. ئەوەش لە کاتێکدایە دەنگۆی ئەوە بڵاو کرایەوە کە هەرێم و عێراق لەبارەی گۆڕین و یەکخستنی تابلۆی ئۆتۆمبیل لە نێوان هەردوولادا ڕێک کەوتون. هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕایگەیاند پارتی چەند گەریلایەکی شەهید کردوون و چارەنووسی ژمارەی گەریلاش نادیارە. لە ڕاگەیەنراوێکدا هێزەکانی پاراستنی گەل هەپەگە باسی لەوە کردووە گروپێکی بچووکی گەریلا لە چوارچێوەی ئەرکەکانیاندا ویستویانە لە شوێنێکەوە بچنە شوێنێکی تر پاش ئەوەی کە گەیشتونەتە ناوچەی خەلیفان هێزێکی پارتی ئەو گروپیان گەمارۆدا و هێرشیان کردووەتە سەریان. لە ئەنجامی ئەو هێرشەدا چەند هەواڵێکیان شەهید بوون و ژمارەی گەریلاش چارەنووسیان نادیارە. هەپەگە دەژڵێت چاوەڕێ دەکەن کە پارتی لە زووترین کاتدا و بێ ئەوەی کە زانیاریەکان پێچەوانە بکاتەوە سەبارەت بە چارەنووسی ئەو هەواڵانە زانیاری متمانە پێکراو بڵاو بکاتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاگەیەنەکانی نزیک لە پارتی دیموکراتی کوردستان بڵاویان کردەوە پێکدادان لە نێوان پێشمەرگە و گەریلەکانی پەکەکە لە سنووری خەلیفان ڕوویدا و چەند گەریلایەک شەهید بوون. بەرپرسێکی باڵای ئەمریکا ڕایگەیاند پێشبینی ناکەن هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەرک و بوونی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا دابێت. ڕۆژنامەی پۆلۆتیکۆی ئەمریکی لە راپۆرتێکدا کە پشتی بە لێدوانی بەرپرسێکی ئەمریکی بەستووە بەبێ ئاشکراکردنی ناوەکەی وتوێتی پێشبینی ناکەن هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەرک و بوونی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا بێت. لێدوانی ئەو بەرپرسە ئەمریکا و کاتە لەگەڵ لێدوانی بەرپرسانی عێراقی و ئەمریکی بەوەی واشنگتۆن تاوەکو کۆتایی ئەم ساڵ سەرجەم هێزە شاکەرەکانی لە عێراق دەکێشێتەوە کە ئەوەش گومانی لەسەر ئەگەریمانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریاش دروست کردووە. لە ناوەڕاستی ئەم مانگەشدا جەنەرال کینیز ماکینزی فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە پەیامێکدا ڕایگەیاند هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا بۆ جەنگی دژ بە داعش دەمێننەوە لەبەر ئەوەی ئەو گروپە هێشتا لە ڕووی ئایدۆلۆژیەوە توانای ئەوەی هەیە کاریگەری دابنێت و توندوتیژی بڵاو بکاتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.